ئازیزان لە تەوەر و گفتگۆکانمان بەردەوام دەبین قساکەین سەبارەت بە بابەتێک ئەوی شپێک و کارکردنی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئاستە جیاوازەکان. ئاگادارین کە دوێنێ ئۆپەراسیۆنێکی هاوبەشی بەرفراوان لە ناوچەکانی ئەو یەخود ئەو ناوچانەی کە گومانیەوە دەگرێت کە داعشی تێدایە ئەنجامدرا. هەمیشە ئەم کارانە یاخۆ هەرێمی کوردستان و عێراق کاتێک کارەکانیان بێکەوە دەکەن لەسەر ئاستە جیاوازەکان دڵ ئارامیەک بۆ هاوڵاتیان دروست دەکات. ئەمەوا دەکات دەستکەوتی باشی دەبێت. ئێمە قسە لەسەر ئەم بابەتاکەین باز لە کاریگەریەکانی ئەم کارە پێکەوەیان ناکەین کاتێک هەرێمی کوردستان و عێراق بێکەوە ئەنجامیەدا لەگەڵ بەڕێز سەروان گۆمەشینی چاودێری سیاسی کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ من. کاک سەروان بەیانیت باش، سوپاس بۆی کە ئەم بەیانیە جەنابەت لەگەڵ ئێمەی. دەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەین کاریگەری یاخود خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم کارە هاوبەشانی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئاستە جیاوازەکان و بە تایبەتیش لایەنی سیاسی ئەمنی. بەڵێ بەیانی بەڕێستان لە کورسات نیوزی خۆشەویست و بینێران و بیسەرانتان باش. ئەلبەتە هەموو کارێکی پێکەوەی دەرەنجامی باشتری دەبێت لە کاری تاکلایەنە. ئەو حەدەسی کە هاتۆتە پێشەوە لە دوو جوگرافیا و دوو ناوچەی جیاواز لە هەرێمی کوردستاندا ناوچەی قەرەچووغیش و لە ناوچەی گەرمەسێر و گەرمیانیش ڕەنگە پلانێکی داڕێژراوی سەربازی داعش بێ بە تاکتیکێکی نوێ لە کردەی سەربازی گۆڕاو بێ بۆ هێرشی پارتیزانی و کردەی پارتیزانی. هەر بۆیش دەبێ ئامانج و استراتیجی هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقیش لە بەرامبەر ئەو پلانی ئەوان گۆڕانکاری بەسەردا بێ. بەڵێ ئەو حەدەسانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو شەیدکردنی پۆلێک لە پێشمەرگەکانی ئێمە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی کە باسمان کرد کاریگەری نەرێنی و خراپی لەسەر کۆی پرۆسی سیاسی و ئەمنی و تەنانەت دەرونی هاوڵاتیش دروست دەکا بێگومان. لێرەدا هاوبەشبوون لە کاری کردەیی سەربازی لە نێوان هێزە سەربازیەکانی هەرێمی کوردستان و عێراق دەرەنجامی ئەومان دەداتەیە کە بەڵێ خەتەرێکی گەورە و ڕاستەوخۆ لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەیە. هەر بۆیش هاتنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەو کات و لەو ساتەدا بۆ هەرێمی کوردستان و دیداری لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و فەرماندەکانی هێزی پێشمەرگە ئەمە دەرەنجامی ئەوەمان بەدەست دەخا کە بەڵێ کاریگەریەکە ئەوە ڕاستەوخۆیە و مەترسیەکە مەترسیی جددیە لەسەر پرۆسەی سیاسی و پرۆسەی دەوڵەتداری لە هەرێمی کوردستان. ڕەنگە پێشمان وابێ کە هاتنی داعش یا پەلاماری داعش لە چەند ناوچەیەکی جوگرافیایی جیاواز لە هەرێمی کوردستان کارێکی کردەیی ئەوەندە سادە و ئەوەندە ساکارانە نەبێ بەدەر لەوەی کە دەستی ئیقلیم و ئەجندای ناوخۆ و دەرەوەی لەگەڵدا بێت کە جارێکی دیکە ئێمە تەماشا دەکەین لە مێدیاکان لە ڕۆژەوی ڕۆژانەی خەڵکی لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان باز لە سەرهەڵدانەوە و هەبوونی داعش و ئەو هێزە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت کە تۆکمەیە کە پلانێک کە بەرنامەیەکیان هەیە. ئێمە لە خافڵگیری سیاسی یا سەربازی دەبێت دەرچین و دەبێت جارێکی دیکە هەوڵ بدرێ بەکاری کردەیی هاوبەش بە ئۆپەراسیۆنی یەکبوون لە نێوان هێزەکانی خۆمان کە هێزەکانی خۆمان مەبەستم هەفتاوە هەشتاوە هەموو هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی مەرکەزی عێراقی دەبێت استراتیجی تازە سەبارەت بەو کار و کردەوانە بگیرێتە بەر. باشە کاک سەروان دیارە لە قسەکانتە ئاماژەت بەوەدا کە لەگەڵ ئەم کردەوە تیرۆریستیانە پێویستە ئامانجەکانی هێزی پێشمەرگە و هەروەها عێراق گۆڕانکاری تێدا بکرێت. تا چەندە لەگەڵ گۆڕانکاری توانیتانە ئامان ینی بە بڕوای تۆ توانراوە ئامانجەکان بپێکرێت؟ بەڵێ جارێ کۆبوونەوەی وەزارەتی پێشمەرگە بە ئامادەبوونی بەڕێزان وەزیر و جێگەری وەزارەتی پێشمەرگە و فەرماندەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خۆی لە خۆیدا گرنگی پێدانی ئەو بابەتە بووە و ئەو ئۆپەراسیۆنەی کە دەستی پێکرد ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و جێیشی عێراقی ئەوە هەڵگیری ئەو ڕاستیەیە کە بەڵێ جارێکی دیکە ئێمە دەمانەوێت دەرەنجامی خێرا بەدەست بێنین و پێشم وایە
لە تێکشکانی کۆمەڵێک لە بارەگا و مۆڵگە سەربازیەکانی داعش دەرەنجامی باشی بەدەستێناوە، بەڵام بیرمان نەچێ لە تاکتیکی نوێی شەڕی پارتیزانی لەگەڵ داعش پێویستمان بە مەودایەکی دوورفراوان هەیە، دەبێتە سیاسەتی یا بە بڵێم شەڕی کەڕوفەر لێرە و لەوێ لە حاڵەتێکی جەبهەوی دەگۆڕێ بۆ حاڵەتێکی یاخیبوون و پەنهانبوون و شاردنەوە. ئەمان هەروەکو پێشتریش لە تونێڵەکان لە مەلجەکان لە ناوچەی زۆر تایبەت خۆیان هەشار دەدەن، بەڵام ئەو جارە ڕەنگە پێویستمان بە کاتی زیاتر و زۆرتر بێ بۆ بەدەستهێنانی ئەو دەرەنجامەی کە پێویستمانە لەبەرەوەی تاکتیکی ئەوان گۆڕاوە تاکتیکی ئێمەش دەگۆڕێ. بۆیە پێم وانە لە خلالی چەند ڕۆژێکیان هەفتەیەک ئێمە بتوانین ئەو دەرەنجامانە بەدەست بێن کە دەمانەوێت. هەرچەندە خۆشبەختانە دەرەنجامی باشیش بەدەساتوە، تەنان ڕوبەڕووبوونەوە، پەلاماردان، بەرپەرزدانەوە، بە ئاگاهاتنەوە وشیاربوونەوە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی دیکەی عێراقی لە بەرامبەر جم و جۆڵی ئەم دوایە داعش خۆی لە خۆیدا دەرەنجامی باشە، بەڵام ئێمە ومێد دەکەین کە بتوانین ئەو جارە بە یەکجاری و بە دەرەنجامی باشتر و دەقیقتر و 100% بتواندرێت کە ئەو مۆڵگە و بارەگا و پەناگە شاراوانەی داعش بەو استراتیجە نوێیە لە بین ببردرێن و ئیستقرارێکی زیاتر و زۆرتر بگەڕێتەوە بۆ دەرونی هاوڵاتی لە هەرێمی کوردستان، بەتایبەت لە ناوچەکانی کێشە لەسەر یا ناوچەکانی تەماس لەگەڵ حکوومەتی عێراقی. چۆ بیرمان نەچێ ئەمان دێن لە بۆشایەکی ئەمنی لە نێوانی هێزی پێشمەرگەی کوردستان و جەیشی عێراقی کە بە منطقەی محەڕەم یا بە منطقەی کێشە لەسەر یان سنوورێکە لەو نێوانە کە کەس بۆ ئینێ بچێنە هێزی پێشمەرگە و نەجێیشی عێراقی حەسەبی اتفاقی پێشتر، بەڵام هەموو اتفاقەکان جارێککە دەبێت سەر لەبەر دابڕێژرێنەوە و ئابدەیت بکرێنەوە و بە جۆرێکی دیکە قسە و کاریان لەسەر بکرێتکە بۆ ئەو ڕۆی هەرێمی کوردستان لەبار بێ و گونجاو بێ. باشە کاک سەروان، باست لە ناوچە کێشە لەسەرەکان کرد، تا چەنەم پێکەوە کارکردنی هەرێمی کوردستان بۆ ئەو ناوچانە گرنگە و دەتوانێت چ کاریگەریەک لەسەر ئەو ناوچانە جێبێڵە، چکە ئاگادارین هەر گرفتێک لەو ناوچێت دروست دەبێت دەگەڕێنرێتەوە بۆی کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لەو ناوچانە باش نییە، بۆشایی ئەمنی هەیە، کۆمەڵی گیرروگرفتێکە هەردوو لانەیان توانێت ڕێکوتنێکی باش لەسەر ئەو ناوچانە بکەن. هەمیشە ئیستقراری سیاسی ئیستقراری سەربازی پێدەدا، لە دوای ئیستقراری سیاسی و سەربازی دۆخێکی ئارام دەتوانرێت بەرجەستە بکرێ و دابین بکرێ. ناوچە کێشە لەسەرەکان لە سەردێر و لە ئەدرەس و لە تایتڵەکەی دیارە ئێمە کێشەی سیاسی و جوگرافی و دەسەڵات و بەڕێوەبردنمان لەو شوێنانە هەیە. کاتێک کە ئەو حاڵتە هەیە و بوونی هەیە، بێگومان لە ڕووی سەربازیشەوە هەمان دۆخی نەخوازراومان هەیە، بەڵام مەسلەی مادەی 140 کە لە دەستوری عێراقی تەسبیت کراوە و مەسلەی حکوومەتەیەک لە دواییەکان کە دێن و قسە لەسەر مادەی 140 و چارەسەری ناوچە کێشە لەسەرەکان دەکرێ وەکو ئەقوال و ناخرێتە بواری ئەفعال و جێبەجێکردن، ئەوە کارەساتە گەورەکەیە. لە کاتێکە کە لە هەرێمی کوردستان کێشەی ناوچەی کێشە لەسەرمان هەیە، پێم وانییە ئەو کێشەیە بە تەنها ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە. بەڵێ وەکو دیمۆگرافیا وەکو جوگرافیا ئێمەی کورد بە ناوچەکان بە خاچی خۆمان دەزانین و بە لە ڕاستیشدا وایە و پێمە وایە زەرمەندی یەکەمین، بەڵام ئەمە زەرەرێکی گەورەیە، نائیستقرارێکی گەورەیە بۆ کۆی پرۆسی سیاسی لە عێراق، لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. بۆیە تا بکرێ دەبێ ئەو ناوچانە بە پێی دەستور بە پێی یاسا چارەسەریان بۆ بکرێ کە چارەسەری سیاسی، دیمۆگرافی، جوگرافی، ئیداریمان بۆ کرد، پێم وایە چارەسەری سەربازیش ئاسان دەبێت. باشە کاک سەروان، دیارە ئەم ڕێککەوتنە ئەمنیە پێشتر لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگەدا هەبوو، بەڵام لەبەر هەندێک هۆکاری سیاسی ئەم ڕێککەوتنە بەردەوامی نەبوو. لێستا دەکە جارێکی دیکە ئەمان ڕێککەوتونەتەوە بۆ لەناوبردننی هێرشەکانی تیرۆریستانی داعش وەروەها بنەبنکردنی داعش چۆن دەکرێتم هەمانگیە بەردەوامی پێ بدرێت؟ هەموو کار و کردەیەکی سەربازی یا سیاسی کاتێک کە دەست پێ دەکرێ هێواش و ستێپ لە دوای ستێپ دەتواندرێ
بڕیار لەسەر بەردەوامبوونی بدرێت لە کاتێک ئاراستەکە بەرەو ئاراستەیەکی دیار و سەلیمە و بەرەو چارەسەری کێشەکانە و دەستکەوتی باشت بەدەست دێ لە هەموو مامەڵەیەکی سیاسی یا سەربازی یا هەر مامەڵەیەکی دیکە کاتێک کە دەزانی دەستکەوتی باشت بەدەست هاتووە تۆ بەردەوام دەبی لەسەری داعش هەرەشەیەکە لەسەر هەموو ناوچەکە چێوماڵکردنی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستا لەلایەن پێشمەرگە و سوپای عێراقی لەو شوێنانەی کە پێویست دەکا ئەوە تا هێزی پێشمەرگە و هێزی سەربازی عێراقی جێگیر دەبن و ڕێگەی گەڕانەوە بۆ داعش بۆ ناوچەکانی خۆیان دەبێت ڕێگیری و بەرگری لێ بکرێ من پێم وایە دەرەنجامی باش لە پرۆسە و لە ئۆپەراسیۆنی سەربازی نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراقی ئەگەر بەدەستمان هێناوە بەدەست چیشمان هێناوە تا ڕادەیەک یا بەدەست بێنین لە ئایندەی نزیک ئینشەڵا پێم وایە ئەوە دەبێتە زامنێک بۆ ئەوەی کە بتوانین بەردەوامی لەو ئۆپەراسیۆنە بەردەوامی لەو هەماهەنگیە بەردەوامی لەو تەنسیقا چۆ بیرمان نەچێ چەند لیژنەیەکی هاوبەش لە نێوان وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان و وەزارەتی دیفاعی عێراقی و لەلایەکی دیکەدا ئێمە وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی ناوچەی کێشە لەسەرەکان لە وەزارەتی هەرێمە لێرە لە هەرێمی کوردستان کەمە بەردەوام لە هاوکاری و لە هەماهەنگی و لە تەنسیقدان بۆی کە زۆرتر و زیاتر بتوانن لە هەموو بوارە سەربازی و سیاسی و ئیداری و جوگرافیەکان بتوان بەردەوامیان هەبێ و ئەو تەنسیقەش بەردەوام بێ پێم وایە لە سەرەتای تشکیلی حکوومەتی عێراقیش دەبێت بە جۆرێککە بە استراتیژێکی دیکە بە جوگرافیایەکی دیکە بە بەرنامە و پلان و ڕێسا وێسایەکی دیکە بتواندرێ ڕێگری لە بەردەم ئەو هەڵە زۆر و زەوەندانە بکرێت کە سەردەمانی پێشوو دەبواە بکرێ و نەکرابوون. باشە کاک سەروان هەمیشەکە باز لە کاری پێکەوەی هەرێم و عراق دەکرێت یەکسەر ئێمە سەرنجمان بۆ سەر ناوچە کێشە لە سەرەکان دەچێت ئەمیشە وا بیرەکەینەوە کە دەبێت هەماهەنگیەکان بۆ ئەو ناوچانە بێت بەڵام بە دروستی بۆ کوێ پێویستە بۆ تاوی هەرێم پێویست ناکە بۆ ئەم هەماهەنگی و کارە پێکەوەی هەبێ بەتایبەت لەسەر بۆ لایانی ئەمنی لە ڕاستیدا قسەی جەنابەت زۆر دروستە لەبەرەوەی ئێمە هەرێمێکی فیدرالین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی بەڵێ پێویستمانە کە ئێمە لە هەموو بوارەکان هەماهەنگیمان هەبێت چکە ئێمە لە بواری ئەگەر پێ و دانەدانە وەزارەتەکان و کار و پلان و بەرنامەی ئەوان وەربگری هەر وەزارەتێکی ئێمە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ گرێدراوی مەرکەزە گرێدراوی عێراقە گرێدراوی دارایی عێراقە گرێدراوی هەموو سێکتەرەکانی عێراقە بۆ ئێمە دەبێت هەماهەنگیی دروستتر و گەورەتر و زیاتر و زۆرترمان لە نێواندا هەبێ واتە وەکو هەرێمی کوردستان لەلایەک وە حکوومەتی عێراق و مەرکەز لەلایەک بۆ نمونەگە سەیرکەین موچە ئەگە سەیرکەی مەسلەی داو دەرمان لە وەزارەتی تەندروستی مەسلەی پارەی جوتیاران و تۆ بنەتۆ لە وەزارەتی زراعە لە هەر سێکتەرێک لە سێکتەرەکان تۆ تەماشا دەکەی پێویستمان بە ئەو هەماهەنگەیە کە پێویستە بەردەوام بێ و دەبێت بەردەوام بێ بۆیە هەماهەنگی لە کاتێکی دیاریکراو لە سێکتەرێکی دیاریکراو بە تەنها بەز نییە بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی و ئیداری لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە دێن لێرە باز لە حاڵەتێکی هەنووکەی دەکەین کە پەیوەنددار و پەیوەستە بە مەسلەی ئەمنی و بە مەسلەی سەربازی و بە مەسلەی هەرەشەیەکی مەدروس و بەرنامە بۆ داڕێژرا و وەکو دەڵێ مخەتەت کە لەلایەن داعش و ئەجێندای ئیقلیمیەوە هەیە کە جارێک کە دەیانەوێت ئیستقرار و ئەمنی هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی تێک بدەن بەڵێ دەبێ ئێمە هەماهەنگیمان لە هەموو سێکتەرەکان هەبێ و بە بەردەوامی هەبێ و بکەوێتە حاڵەتێکی یاسایی و ڕێسایی بۆ نمونە ئەگەر لە حکوومەتی ئایندەی عێراقی و تەشکیلبوونی حکوومەت ئێمە مەسلەی بودجە و موچە لە هەرێمی کوردستان کارێکی لە پێشینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەبێت لە ئەجەندای بەرنامە و پلانی دارایی حکوومەتی عێراق یا بودجەی ساڵانەی حکوومەتی عێراق تەرخان بکرێت بۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەڵکی ئاسایی لە هەرێمی کوردستان خەڵکی کاسبکاری هەرێمی کوردستان لەو دڵە ڕاوچەیەی
باری ئابووری بچێتە دەرەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین و پێم وایە لە هەموو شتێک گرنگترە مەسلەی ئەمنیە، مەسلەی ئاسایشە لە هەرێمی کوردستان. چونکە وەک بەڕێستان دەزانن ئەگەر ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان یان ئیستیقراری سیاسی لە هەرێمی کوردستان وجودی نەبێ یا بوونی نەبێ، پێم وایە هەموو بابەتەکانی دیکەی ژیانی ئاسایی ڕۆژانەی خەڵک و حکوومەت دەکەوێتە ژێر هەرەشەیەکی جددی و مەترسیدار. بۆیە لە سەروی هەمیانەوە ئەمن و ئاسایش اینجا وردەکاری لە سێکتەر و بەرگە و بابەتەکانی ژیانی دیکەی ڕۆژانەی خەڵکی لە هەرێمی کوردستان بە گرنگ دەزانین. باشە کاک سەروان، دیارە ئەم کارە پێکەوەیەی هێزەکانی پێشمەرگە و لەگەڵ سوپای عێراقدا تا چەندە هاوپەیمانان پاڵپشتی لێ دەکەن، تا چەندە کار لەسەر ئەم پێکەوەیە دەکەن و پشگیری دەکەن بۆ سەرخستنی پرۆسەکە؟ بەڵێ هێزەکانی هاوپەیمانان لێرە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش حزوریان هەیە و وجودیان هەیە و بنکە و بارەگای سەربازی و تەنانەت نووسنگەی تایبەتی ڕاوێژکاری خۆیان هەیە. ئەوە تا مەشق بە هێزی پێشمەرگە لەلایەن کۆمەڵێک لە وڵاتانی زەلهێزی دنیا دەکرێت ڕۆژانە. ئەوە تا نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لێرە لە عێراق پلاسخارد لێرە حزوری هەیە، ئەوە تا کۆمەڵێک لە سەفارەت و بنگە و بارەگا دیبلۆماسیەکانی وڵاتان لێرە هەیە. هەرەشە لە هەرێمی کوردستان و هەرەشە لە عێراق ڕاستەوخۆ هەرەشەیە لەسەر کیانی ئەوان، لەسەر بوونی ئەوان، لەسەر بنکە و بارەگا و قونسڵخانە و سەفارەتەکانی ئەوانیش هەیە. بۆی ئەوان هاوکارن لە دوو بابەتەوە هاوکارن، جارێکیان لە پێناوی سەلامەتی و بەرژەوەندی خودی خۆیان لە هەرێمی کوردستان و عێراق، جارێکی دیکە بیرمان نەچێ ئێمە شەڕی ئەوانیش دەکەین لە هەرێمی کوردستان و لە عێراق. چگەر وەکو خۆیان هەمیشە لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکانیان لە هەموو ڕاگەیانەکانیان ئاعتراف بەوە دەکەن کە بەڵێ هەرێمی کوردستان وەکو بەدیل یا با بڵێم شەڕی وەکالەتی ئەوانیش دەکا. بۆیە ئەگەر ئەوان لێرە نەتوانن داعش لە بەین بەرن یا لە ناوبەرن یان جم و جۆڵیان کەم بکەنەوە، ڕەنگە ئەو هێرشە درڕندە داعشیانە لێرە نەبن لە لەندەنی بەریتانیا و لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپای شەرق و غەرب و سکەندەنافی بەردەوام و دووبارە و دەبارە بێتەوە. بۆیە ئەوان هاوکارن، بەڵام ئەوانیش استراتیژی و بەرنامە و پلانی خۆیان هەیە. ڕەنگە بەو شێوەیە کە منوتەوەکو هاوڵاتیی هەرێمی کوردستان پێویستمانە یا دەمانەوێ نەتوانن بەو ئاشکرایە یا بەو خێراییە جێبەجێ بکەن. ئەمان لە چوارچێوەی سیاسەتی سەربازی یا ڕامیاری خۆیان کار دەکەن لە هەرێمی کوردستان. باشە کاک سەروان، لە چوارچێوەی قسەکان تا باسی بابەتێکی گرنگت کرد، ئەوش ئەوە بوتت پێویست دەکات لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا ئەم هەماهەنگی و پێکەوەی کارکردنە بە باشی کاری لەسەر بکرێت. ئەو ئەرکەی کە دەکەوێتە سەر کورد، کە دەکەوێتە سەر هێزی پێشمەرگە یاخود بە شێواز دەگوێت لەسەر دەسەڵاتی کوردی، چۆن کار لەگەڵ لەسەر ئەمە بکات؟ دەبێت چی بکات بۆ ئەوی بتوانێت ئەو هەماهەنگیە دروست بکات؟ چونکە ئەو هەماهەنگیە ئەگەر جارێک بۆ عێراق گرنگ بێ، حتمما جارێکش بۆ هەرێمی کوردستان گرنگە و ئەرکەکەش دەکەوێتە سەر لایەنی کوردی، دەبێت کاری لەسەر بکات. بێگومان گرنگە و ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق ئەمان دەبێت هەڵبستن بە ئەرچی سەرشانی خۆیان کە نوێنەری ڕاستەقینەی گەلی کوردستان بن، بەدەر لەوەی کە نوێنەری حیزب و پارت و ئایدیای تایبەت بە خۆیان بن. چکە لە عێراقدا پێویستمان بە یەکتیمی، یەکڕەنجی، یەکدەنجی کورد هەیە لەوێ. لێرە لە هەرێمی کوردستان تۆ هەر بیر و ڕاو ئایدیا و ئامانج و بەرنمەیەکت هەیە زۆر ئاساییە لە چوارچێوەی دیموکراسیت لە وڵاتە دەکرێتەوە تەبەنی بکەی. بەڵام کاتێک کە تۆ دەچیە نێو پەرلەمانی عێراق لەوێ دەبێت وەکو یەک تیمی کوردانە کار بکرێ بۆ ئەوەی کە مافی گەلی کوردستان دەستەبەر بکرێت لە بەرگە و بابەتە یاساییەکان لە دەستوری عێراقی. تۆ دەبێت ئەوەی کە بۆ کورد دەستنیشان کراوە هەوڵی جێبەجێ بکەیت. من پێم وایە ئەرچی ئەو جارەی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا قورسترە و زیاترە و زۆرترە
ئەمە لەلایەک لەلایەکی دیکەدا ئەو هاوکاری و هەماهەنگی و هاموشە و هاتوچۆیی نێوان وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و پێچەوانەکەی دەبێت بەردەوام بێ نەک لەسەر مەسلەیەکی دیارەکراو بۆ نمونە ئەگەر وەکو بیرهێنانەوە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک قوبات تاڵەبانی لە سەروبەندی مەسلەی بودجە و موچە دیارە جێدەسی دیار بوو لە هاموشە و هاتوچۆ لەگەڵ حکوومەتی عێراق و کۆبوونەوە بەردەوامەکانی بۆ ئەوێ ئێمە پێمان وایە دەبێت ئەو هەماهەنگیە ئەو هاتوچۆیە ئەو سەردانە ئەو وەفدا مشتەرەکانە بەردەوامیان هەبێ و نابێ سەڵ بکەنەوە و نابێ بوەستێندرێن ئێمە شتێکی دیاریکراومان هەبوو وەفدێکی دیاریکراو بۆی بچێ و بگەڕێتەوە گەشتەکە حەلبوو کۆتایی هات ئەوە بەمانەی ئەوە نییە دەبێت ئەو هەماهەنگی و هاموشە و هاتوچۆیە کۆتایی بێ بەڵکو دەبێت لە هەموو سێکتەرەکان لە هەموو بوارەکان لە هەموو بەرنمەکان لە هەموو بەشە سیاسی و ئیداری و سەربازی و جوگرافی و تەنانەت کۆمەڵایەتەکانیش ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی هەماهەنگیمان هەبێ ئەوە تا دوێنێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی بەڕێز کازمی لە هەرێمی کوردستان و لە ناوچەی مەخمور و لێرە بووە زۆر ئاساییە ئێمەش لەسەر ئاستی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان جا چ سیاسی بێ وەکو سەرۆکی پارتەکان و ئەحزابی سیاسی چ ئیداری بێ وەکو ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان چ وفودی تایبەتی با بڵێم لێزان و شارەزا لە بابەت و شتی دیاریکراو دەبێت ئەو هەماهەنگیە ئەم هاتوچۆیە بەردەوام بێ ئەوە لێک دانەبڕین بۆی بە بەردەوامی لە مشاوەرەدا بین لە پێناوی دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان چکە بیرمان نەچێت دوجار ئێمە هەرێمی چین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی. بەڵێ کاک سەروان زۆر سوپاس کامبانیە لەگەڵ ئێمە بووی سوپاس بۆ تاوی ئەو زانیاریانی کە سەبارەت بە پێکەوە کارکردنی هەرێمی کوردستان و کاریگەریەکانی لەسەر هەردوو لە بۆ ئێمە باس کرد زۆر سوپاس بۆ سەروان گۆمەشینی چاودێری سیاسی کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمە بوون.